ئەی ڕاستی ئێمە چونکە ئێستا بەرەجەژنانە ڕاستی چەرەزاد خواستێکی زۆری لەسەرە. سوپاس بۆ خی گەورە ئێمە چونکە چەرەزادەکە خۆمانی برژێنی لە ماڵەوە و هەروە دێنین لێرە دەیفرۆشین. سوپاس بۆخوا خواستێکی زۆری لەسەرە. ئەلحەمدولیللا. پێشتری شەراوە زیاتر چەرز دەفرۆشە خۆت بەتایبەتی لە جەژنایەوە ئەم کاراکەن و هەروها چەند ڕۆژی کەیماوە بۆ جەژن هاواتیان زیاتر چ جۆرە چرەسێکیانەوێ تێکەڵا یاخودی تر. وڵی ڕاستی ئێمەش هەر سوپاس بۆ خوار پێش جەژنیشەم کارەمان کردی عنی هەر چەرز ئەیفرۆشین و هی خۆمانە ڕاستی ئەهێنین لە لای خۆمان بە فڕن دەیبرژێنین. سوپاس بۆ خۆ هەر کردومانە بەڵام ڕاستی ئێستا خواستی زۆرتر لە سەرەتا پێش جەژن چونکە ڕاستی خەڵک ئەو توانای نییە ئێستاکە چونکە تەنها دووسێ ڕۆژە ینی ئەتوانێت توانای ئەوەیە ئەم چەرەزە بسەنێ و ئیتر سوپاس بۆ خۆی گەورەی ئێمەشەوە تا خەریکی ئیشکار و کەسابەتی خۆمان. ساغ بێت پێم بڵێ خەڵکی زیاتر لە جەژنا بەتایبەتی خواستی سەر شیرینی شەرەزاد زیاترە بێت. باشە لە ڕووی نرخۆ گوڵکایی وەسەراتێت خەڵکێک هەیە بۆ نمونە چەرەزادێکی جیاواز بکرێت یاخود جۆرێک لە چەرەزادی جیاواز بکرێت. وڵی ڕاستی ئەمەوە گۆڕانکاری نرخ لای من هیچ گۆڕانکارێکی وەسەرا نادە ینی نرخەکەم هەروە خۆیەتی ئەوە نیە بێژی گرانم کردو بێژم پێش جەژنە با گرانی کەم و من ئیسفادەکەم حەزەکەم خەڵکی ئیسفادەکە و ئەگەر منش ئیسفادە بکەم ئیسفادەیە کەم بکەم بەڵام شتێ زیاتر بفرۆشم. وەک چەرەزاتیش بەڵێ چەرەزاتەیە نرخی بۆ منە 14,000 هەیە 16,000 هەیە 7,000 هەیە ئەوەی من 7,000 ڕاستی تێکەڵەیە زۆری هەیە بەڵام خەڵکی خواستی زیاتر لەسەر چونکە هەرزانە و خەڵکی پێی دەکڕی ئەتوانێت بیکڕێ عنی توانای ئەوەی هەیە بیکڕێ و بیواتە بۆ ماڵ و ناڵی خۆ.